بەڵێ دیارە سەرەتا کاردانەوەکان لە ناوخۆی هەرێمی کوردستان و دواتر لە عێراق و ئەمڕۆژ کاردانەوەکان سنووری عێراقی تێپەڕاندەوە کاردانەوەکان لە ئاستی نێودەوڵەتیدا هەیە. ئەمریکا نیگەرانە لەو هێرشانەی کە کراوەتە سەر هەولێر لە ماوەی ڕابردوو چەند جارێک هێرشی لەم جۆرە کراوەتە سەر فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و کاردانەوەیان و ناڕەزایەتیان هەبووە بە تایبەتی هاوپەیمانان لەبەرەوەی ئەو شوێنانەی کە چەند جاری ڕابردووش بۆ دومانەکان گرتوێتیەوە کە لە نێو فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرە ئەو شوێنانەیە کە هاوپەیمانان تێدا دەبێنەوە هێزەکانی شوێنی مانەوەی هێزەکانی هاوپەیمانانە شوێنی ئەوچەک و پێداویستە سەربازانەیە کە هاوپەیمانان تێدا دەیەڵنەوە لە نێو فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر بەشێکیان تایبەتە بوانەکەوێتە ئەو بەشانەوە، بەڵام ئەم جاریان زیانی نەبووە، زیانەکە تەنها زیانی مادی بۆ باڵەخانەکان بە باڵەخانە گەشتووە وەزارەتی ناوخۆ ڕاگەیاندووە. لەسەر ئاستی ناوخۆیی هەرچی سەرۆکاتێکێرم ناڕەزایەتیان دەربڕیەوە ئەوەی کە هەیە زۆر قسە لەسەر ناڕەزایەتیەکە و هەروەها بەیاننامەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە کە داوای کردووە هەر هێزێکی چەکدار لە عێراقدا بێت و لە هەرێمی کوردستاندا بێت فەرمی نەبێت لەلایەن حکوومەتی عێراقەوە پێویستە بە زووی لە خاچی هەرێمی کوردستاندا بکشێنەوە لە نێو خاچی هەرێمی کوردستاندا نەمێن ئەگەر بە فەرمی لەلایەن حکوومەتی عێراقەوە دانیان پێدانرا بێت و ڕسمی دەبن کە ئەمە یەکێک لە کاردانەوەکانێک کە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق زۆر باسی لێوە دەکرێت و ئەوەی کە هەیە مستەفا کاظمی بەڵێنیەوەی داوە کە بە دۆداچوونی ورد بکرێت بۆ ئەو شوێنەی کە ئەمەی ئەو موشەکەی ئاراستەی هەولێر لێکراوە هەرچی تایبەتە بە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر دوێنێ شەو بەهۆی ئەو هێرشە موشەکیەوە گەشتەکانی ڕاگیرا بوو، بەڵام دواتر بەڕێوەبەری فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر ئاماژەی پێکرد کە گەشتەکان ئاسایی بۆتەوە لە ئێستادا گەشتکردن لە نێو فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە بۆ ئەو وڵاتانەی کە گەشتیان هەیە ئاساییەوە ئەو هاوڵاتیانەی کە دەیانەوێت بڕۆنە دەرەوە یان هاوڵاتیانەی کە دەیانەوێت بێنەوە بۆ هەرێمی کوردستان و بۆ شاری هەولێر ئاسایی گەشتەکانیان دەست پێکردووە و بەڕێوەبەری فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر ئاماژەی پێکردووە. بەڵێ نوێژەکانی مەهێرش لە هەولێرێ گەلمەدە بوو گەلێکی